لە هەندێک لە ئاواییەکانی بناری حەمرین و خواروی قەرەتەپەدا جم و جۆڵی تێرۆریستانی داعش دەستی پێکردووە. هێزەکانی پێشمەرگە سەنگەرەکانیان قایمە و لەو ناوچانەی کە دۆسەی ئەمنیان بەدەستەوەیە بواری هەڕەشەی داعشیان نەداوە. ڕێو شوێنیان گرتووەتە بەر و نایەنەوێت تیرۆرجارێکی تر ئاسایشی ناوچەکە تێک بداتەوە. ڕێکخراوی تیرستانی داعش لەم ناوچانە دوای لە دەستدانی ناوچەکانی تریان ئێستا لە خۆ ئامادەکردندان بۆ ئەوەی کە دیسانەوە ناوچەکە بخەنە بەر مەترسی خۆیانەوە، بەڵام ئێمە وەکو هێزی پێشمەرگەکە لەم ناوچەی هێزەکانمان جێگیرە بە بەردەوامی لە خۆ قایمکردن و خۆسازان و خۆ ئامادەکردنەوە زانیاری دەقیقشمە لەسەریان هەیە. جم و جۆڵە ناڕێکخراوەیەکانی داعش لە سنوورێکی فراواندا نییە. بەشێکی ئەو ناوچانە لەژێر پارێزراوی سوپای عێراق و حەشتی شەعبیدایە. بە پێی زانیاریەکانی کورتسات نیوز تێرۆریستان بۆ مەرامەکانیان سوود لەو هێڵە وەردەگرن کە بە حەویجەیان دەبەستێتەوە. ئەوان ڕەبجان لەگەڵ حەویجە هەر ئەوەیە هێزەکانیان تر ئەگەر تەپادلی پێ بکەن ئەگە زیاد و کەمی پێ بکەن ئەو ڕەبتیان لەگەڵ حەویجە هەیە. اینجا توانای ئەوانش توانای شەڕی جەبهەی و ئەوانیان نییە بیکەن مەگەر چۆنها ڕەبایەک پەلاماری ڕەبایەک بدەن دەستێک بۆشێنن بگەڕێنەوە، بەڵام زیاتر تەحەشودەکەی ئەوان بە ئیتیجای حەشتی شەعبی و جێشی عێراقیە ئەبینین. لە ماوەی ڕابردوودا جم و جۆڵی تێرۆریستانی داعش لەو سنوورەدا بریتی بووە لە هەڵکوتانە سەر هاوڵاتیانی چەند گوندێکی عەرەب نشینی خواروی قەرەتەپە و هەروەها دانانی بۆمبی چێنرا و بە کاروانی هێزەکانی سوپا و حەشتی شەعبیدا. بەڵام پێشمەرگە دەواازەکانی تیرۆری لە قەرەتەپە و ڕۆژهەڵات و باکووری شارۆچەکە بەڕووی داعشدا داخستووە. سامان کەریم، کورتسات نیوز، قەرەتەپە.